ئەم شەو لە سعات سێ و جارێکی دیکە بارانێکی بەخۆڕ لە سنووری پارێزگای هەولێر و هەرێمی کوردستان دەستی پێکرد. لە پاش سعات هەفتی بەیانیەوە بارانەکە زیاتر بەخۆڕ بوو و بووە هۆکاری ئەوەی لە چەند گەڕەکێکی شاری هەولێر و لە دەوروبەری شاری هەولێریش ئاو خڕبوونەوە دروست ببێتن. سوپاس لە بۆ خودای گەورە تا ئێستا کە قسە دەکەین جگەلەوەی کە هەموو تیمەکان لە ئامادەباشیدان و لە کاردان هیچ زیانێکی گیانی نەبووە و ئاو لە هەندێک شوێن کۆبۆتەوە، بەڵام نەبووتە ئەوەی کە وەکو دوو جاری ڕابردوو لە 30 و 12 ببێتە لافاو. ئەوەی ئێستا بووە خڕبوونەوەی ئاوە جیرانی شەقامەکانە، بەڵام لافاو نەبووە. بە تاکید زیانی مادی هەیە، بەڵام ئێستا تیمەکان لە سەرەتای کارەکاندان بۆ کردنەوەی ڕێڕەوەکان لە بۆ ئیزراعاتی سەرەتایی و لە بۆ دەربازکردنی ئەو خەڵکانەی کە لەو شوێنانە مەترسیان لەسەر هەبووە. جارێککە تاکید دەکەینەوە سوپاس لە بۆ خودای گەورە هیچ زیانێکی گیانی نەبووە. زیانی مادیش وەکو باسمان کرد بە تاکیدەوە لە ئایندەدا ڕادەگەینین، بەڵام ئەوەی کە زۆر کاریگەری هەیە لەسەر کارەبا، هێڵی پاڵەپەستۆی بەرزی هەولێر، هەولێر سلێمانی، هەولێر دهۆک لە کار کەوتووە. تیمەکان ئێستاوە کار دەکەن کە لە چەند سەعاتی نزیکدا چا بکرێتەوە، بەڵام کارەبای نیشتیمانی بە تاکید لە چەند گەڕەکێکی شاری هەولێر و لە چەند شوێنێکی شاری هەولێر نابێ. وەکو باسمان کرد تیمەکان زۆر بە پەلە ئێستا کاری تێدا دەکەن و ئینشاڵڵا لە چەند سەعاتی داهاتوو ئەو بابەتەش چارەسەر دەبێتن. و هەر سەبارەت بەوەی کە بەپێی پێشبینیەکانی کەشناسی ئەمڕۆژ لە دوای نیوەڕۆ باران بەردەوام دەبێت. لە درەنگانی شەو ڕێژەی بارانی بارین بە لێزمە زیاد دەبێتن و لە سعات 12 شەو تا 6 بەیانی پێشبینی دەکرێت بارانی زۆر ببارێتن و بەیانیش ڕۆژی هەینی بە هەمان شێوە پێشبینی دەکرێت باران بەردەوام بێتن و بە لێزمە ببارێتن. بۆیە ئێمە وەکو پارێزگای هەولێر بە هەمانجی لەگەڵ هەموو دەستگاکانی پەیوەندیدار بڕیاری ئەوەمان داوە کە تەواوی هێزەکانی پۆلیس، هەروەها زێرەڤانی، بەرگری شارستانی، بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر، سەرۆکایەتی شارەوانی هەولێر، هاتوچۆی هەولێر، ئاسایش و پێشمەرگە و هەروەها تەندروستی لەگەڵ تەواوی قایمقامیەت و ناحیەکان خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. بۆیە داواکارین لە هاوڵاتیان لە هەر جێگایەک هەستیان بە مەترسی کرد دەتوانن پەیوەندی بە فەرمانگە خزمەتگوزاریەکانەوە بکەن بۆ بەهانەوە چوونیان. لەگەڵ ئەوەشدا تەواوی تیمەکانی ناوەندی قەیرانەکانی پارێزگا و هەروەها دەستگای خێرخوازی بارزانی و مانجی سووری عێراقی لقی هەولێر ئەوانیش خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە لەگەڵ تیمەکان لە کاردان بۆ ئەوەی کە هەر پێویستیەک هەبێتن بەهانای خەڵکەوە بچیتن. و لەگەڵ ئەوەشدا دیسان لە ڕێگەی ناوەندی قەیرانەکانی پارێزگاوە پەیوەندی بە تەواوی کۆمپانیەکانی کەرتی تایبەتیش کراوە. ئامێرەکانی ئەوانیش بە سوپاسەوە بەشێکیان کۆمپانیەکان بەخۆیان پەیوەندیان کردووە، بەشێکیان ئێمە پەیوەندیمان پێوە کردوون. ئەوانیش لە ئامادەباشیدان لە بۆ ئەوەی کە لە هەر جێگایەک پێویست بکاتن هاوکاری تیمەکانی حکوومەت بن. هەروەها داواکارین لە هاوڵاتیان وەکو پێشتریش لە ڕاگەاندراوێکدا بڵاومان کردەوە هاوڵاتیان هاوکارمان بن، هەماهەنگ بن لەوەی کە نەبنە هۆکاری ئەوەی کە شوێنەکان و ڕێگاکان دەگیرێن قەرەباڵغی دروست نەکرێن. ئەگەر بۆ کاری زۆر پێویست نەبێتن دەبێ هاتوچۆکانیان سنووردار بکەن. هەروەها لە بۆ پەیوەندیکردن بە تیمەکانمان دیسانەکە داواکارین هاوڵاتیان لە هەر جێگایەکدا هەستیان بە مەترسی کرد پەیوەندی بە تیمەکان بکەن و وەکو باسمان کرد تەواوی تیمەکان خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. سەبارەت بە دەوامی قوتابخانەکانیش ئێمە بەیانیەکەی لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری پەروەردە هەروەها بەڕێوەبەری گشتی پەروەردە گفتوگۆیەکمان کرد. هەر بڕیاری ئەوەماندا کە لەبەرەوەی تاقیکردنەوەی بەرزی یەکەمی قوتابیانە و خەڵک لە دڵڕاوچێدا بوو، ئەمڕۆ بڕیاری ئەوەدرا کە تاقیکردنەوەکان ڕاگیراون، واتە خشتەی تاقیکردنەوەکان ئەو تاقیکردنەوەی کە ئەو ڕۆ هەبووە ئەو مادەی هەبووە دەکەوێتە شەممە و ئیدی لە دوای ئەوە خشتەکە بەو جۆرە دەڕواتن کە
پێشتر دیاری کرابوو و ڕۆژێک دەکەوتە دواتر هەر تاقیکردنەوەی کە خشتەکەی لە بۆ دیاری کرابوو. سەبارەت بە دەوامی فەرمانبەرانیش کە بەشێکی زۆر لە فەرمانبەران پەیوەندی دەکەن کە هەندێکیان بەیانەکەی زوو نەیانتوانی لە کاتی خۆیان بگەنە سەردەوام و بەشێکیان بەهۆی جیرانی ڕێگا سەرەکیەکان نەیانتوانی بچنە دەوام. لێرەوە ڕای دەگەێنین ئێمە سەرجەم بە ڕێبەرایەتە گشتیەکانی سنووری پارێزگای هەولێرمان ئاگادار کردوتەوە ئەوڕۆ هەر فەرمانبەرێک نەیتوانی بیتن بچێتە دەوام لە کاتی خۆی چ ئەوەی درەنگ کەوت بیتن چ ئەوەی نەیتوانی بیتن بە غیاب حیساب نابێتن و بە مۆڵەت لە بۆی حیساب دەبێتن. بەڕێزان سەبارەت بە لافاوی سیدا وەکو پێشتریش ڕامانگەیان تەواوی قەرەبۆکان تەواو بووە بە دڵنیاییەوە ئێستا ئێوە پرسیارتان دەبێت لەسەر ئەو بابەتە. سەبارەت بە لافاوی هەفتەی 12 هەم کەمپین بەردەوامە جەردەکان تەواو بۆ زیانەکان تەواو دیاری کراون و ئێمە لە حکوومەت و سەرقاڵی ئەوەین جگە لە تەوابوونی کارەکانی کەمپین بە پشتیوانی ڕاستەوخۆی بەڕێز سەرۆکی حکوومەت بودجەیەکی دیکەش دیاری دەکرێتن ئەو کات ئامادەکاری دەکرێت و لە ڕێگای ئێوەشەوە بە ڕایگشتی ڕادەگەێنین کە پرۆسەی قەرەبووکردنەوە یاخود هاوکاریکردنی ئەو خەڵکانەی لە لافاوی دووەم زەرەرمەند بوونە بە چ جۆرێک دەبیتن و هاوکاریەکان دەست پێ دەکات.